لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون وەروەها چەند تەوەریکی جیاوازمان هەیە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان باس لە ئەرک و کارەکانی ڕێکخراوەکان دەکەین لەم کاتەدا کە ئێستا بەشێکی زۆر لە خەڵک کۆمەڵی گرفتی گەورە هەیە کۆمەڵی قەیرانی گەورە هەیە ڕێکخراوەکان چ کارێکیان کردووە لەو بوارەداوە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکان لەم ماوەدا چین بە تایبەتی لە دوای سەردەمی کۆرۆنا و ئێستش کە تاوکو ئێستش مەترسیەکە ماوە لەسەر باشووری کوردستان زیاترەوان پێشتر چالاکی ڕۆشنبیری و کولتوری و گردبوونەوە هەندێک بابەتیان ئەنجام دەدا ئێستا چالاکیەکانیان چ کارێک دەکەن لا تەوەری دووەمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر کۆمەڵەی خوێندکارانی کوردستان لە ماوەی ڕابردوودا بە فەرمی یادداشتێکیاندای وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان داوای دوو خاڵی گرنگیان کرد بوو خاڵی یەکەم داوایان کردبوو کە داخڵبوونی گشتی هەبێت واتە دخول عام هەبێت بۆ خوێندکارانی پۆلی 12 وەروەها داوایان کرد کە کرێی خوێندنی خوێندنگە ئەهلیەکان و پەیمانگە ئەهلیەکان دابشکێنرێت لە ئەم ساڵدا لەبەرەوەی کە قەیرانی داراییەکی گەورە ڕووی لە هاوڵاتیان کردووە وەها خوێندن هێندا لە وەرزی دووهەمدایەندە زۆر نەبووە وەزارەتی پەروەردە بڕیارێکی دەرکرد کە لە سەدا 10 داشکاندنی بۆ خوێندنگە ئەهلیەکان کرد ئەوش بە هەندێک مەرج کە بەشی زۆری دایکان و باوکان ئەم مەرجانە نەیگرتنەوە کاتە داشکاردنەکە هێندە نەبووە ئەم دوو یادداشتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان چۆن کاری لەسەر دەکەن بۆ وەزارەتی پەروەردە جێبەجێ بکە لە بەرژەوەندی خوێندکاران و کەسوکاری خوێندکارانە لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەرەوەی کە وا بڕیارە لە خولەکانی تۆپی پێ لە ئەوروپا بە تایبەت هەمویان ڕایگیرا بوون کە خەڵکێکی زۆر لەم کاتاندا چاوی لەسەر ئەو خولانە بوو ئێستا بەرەو کۆتایی خولەکان دەچوون لە ساڵانی ڕابردوودا بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆرۆناوە سەرجەمە خولانە ڕایگیراون بڕیارە سبەینێ بە فەرمی خولی ئەڵمانی دەست پێ بکاتەوە لە خولی پلەیەک و پلە دوو هەروەها کاسی ئەڵمانیش لە چەند ڕۆژی داهاتوودا دەست پێ دەکاتەوە قسەش لەسەر دەستپێکردنەوەی خولی ئیسپانی و خولی ئیتالی هەیە گفتوگۆ لەگەڵ میوانەکانمان دەکەین لەسەر دەستپێکردنەوەی خولەکان و هەروە ئەو خولانشی کە تاوەکو ئێستا بە فەرمی کۆتاییان پێهاتووەکو خولی فەڕەنسا و خولی هۆڵندی ئایا زوڵم لە یانەکانی دیکە نەکرا کە هەندێک یانەی فەڕەنسی هەیە ئێستا سکاڵیان تۆمار کردووە لەسەر ئەو خولە و لە تواتەوەری بەرنامەکەشماندا ئەمڕۆ ڕۆژی جیهانی خێزان دەبێت لە توێگرتوەکان لەم ساڵدا بڕیاریان داوە کە گفتوگۆ بکەن لەسەر دوو بابەتی گرنگ لە بابەتی خێزانی یەکەم سەردەمی کۆرۆنا لە ڤایرۆسی کۆڤید-19 خەڵک و خێزان چۆن بابەتەکان لێکدی نزیک بوونەتەوە ئەم ڤایرۆسە چەند کاریگەری هەبوو بۆ ئەوەی بنەماکانی خێزان تەوکرێتەوە بابەتێکی دیکەی گرنگیش بابەتی مەبەسەلەی قەیرانی داراییە و هاوکاریکردنی خێزانەکەم دەرامەتەکان ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگۆیان لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا لەگەڵ بەرپرسانی ڕێکخراوی هایما قسە لەسەر ئەرک و کارەکانی ڕێکخراوەکان دەکەین لەم کاتەدا بۆ بەمیوانداری هەرێکە لا بەڕێزان لەنیا بەختیارمان کردووە کە بەرپرسی راگەیاندنی ڕێکخراوی هەیمایە و کاک سەمەد هەورامی سەرۆکی ڕێکخراوەکەیە ڕۆژتان باش و بەخێر بێن سپاس دەکەم خانمانی یەکەم من پرسیارەکەم لە ڕووی ئێوە بێ ئەرک و کاری ڕێکخراوەکان لە لیانخان لەم کاتەیە چی ئەوێ لەم کاتێکە قەیرانی داراییە خەڵک لە وەزعێکی خراپایە زۆرجار خەڵک گلەییان هەیە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چالاکەوانەکان کە بەپێی پێویست فشار ناکەن لەسەر لایەنی پەیوەندیدار و لەسەر حکوومەت بۆ ئەوەی کە بەدەم داواکاریەکانیانەوە بێت بەڵێ ئەمە ئەگەر باسێکی کورتی ڕێکخراوەکەمان بکەین ڕێکخراوی هایما پێکاتۆ لە کۆمەڵی گەنجی خۆبەخش کە لە سەرجەم بوارەکانە کار دەکەن و پەیوەندیان بە ڕێکخراوی هایماوە کردووە ئێمە ڕێکخراوەکەمان پێکاتۆ لە کۆمەڵێک بەش وەکو بەشی راگەیاندن و بەشی ئیدارە و بەشی کارگێڕی و هونەری و کۆمەڵێک بەشی تر کە هەر بەشێک بەرپرسی خۆی هەیە و هەر بەشێکیش کۆمەڵێک ئەندام و گروپی خۆی هەیە و ڕێکخراوەکەمان گرنگێکی زۆر باشیەوە بە ڕۆڵی خانمان تێیدا کە ئەگەر لە دە کەسی ڕێکخراوەکە بیگریت حوتی خانم من و ئامانجی ڕێکخراوەکەمان وشارکردنەوەی تاگەکانی کۆمەڵگایە تایدا بەگشتی و ئەو دەرخستنی توانای تاگەکانی کۆمەڵگا بە تایبەت گەنجان هاوکاری و پاڵپشتیان ئەکەین و لە ئێستادا وەکو بەڕێزشت باست کرد ئەرکی ڕێکخراوەکان پێویستەکە کە ڕێکخراوەکان لە سەردەمی کۆرۆنادا کە جیهان
تێکەوتۆ و هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەوە پێویستە کا ڕێکخراوەکان هەوڵی جددی بن بۆ یارمەتیدانی خەڵکی بە تایبەتی خەڵکی هەژار و کەم دەرامەت کە لە ئێستادا بەهۆی وەستانی قەدەخی هاتوچۆوە ئەوان زەرمەندی یەکەم بوون لەم بابەتەدا پێویستەکە هەوڵی جددی بن بۆ ئەوەی کە بارودۆخەکە باش بێتەوە و بتوانن کە کارێک چیتان کردو خۆتان وەکو ڕێکخراوەکەتان لەو وارەیە ئێمە لە کاتی کە کەرنتینە بوو بەیاننامەیەکمان بڵاو کردەوە کە تێیدا داوامان لە حکوومەت کرد کە هێزەکانی ناوخۆ و ئاسایش و برایانی پۆلیسمان کە کاتێک لە ئەرکدان داوامیان بۆ کەم بکرێتەوە وەکو سەرجەم فەرمانگەکانی تر و شوێنی مانەوەیان کە قەرەباڵغێکی ئەجگار زۆری تێدا بوو شوێنی مانەوەیان بۆ دابین بکرێت هەتا وەکو کە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا ئەوانیش وەکو ئێمە بە هەمان شێوە لە بارودۆخێکدا بن کە توش دەبن بە ڤایرۆسی کۆرۆنا و تێیدا لەگەڵ ڕێکخراوەکانی تر بەیاننامەمان بڵاو کردەوە کە داوامان لە حکوومەت کرد کە موچەی خەڵکی و ژیانیان ئاسایی ببێتەوە و موچەکانیان پێ بدرێت باش کاک سەمەد هەل لەسەر ئەو بابەتە ینی ئێستا خەڵک کۆمەڵی قەیران ڕووی لێ تێکردوون یعنی ئەو قەیرانی ڤایرۆسی کۆڤید 19 قەیرانی نەبوونی موچەیە گرفتێکی گەورەی ئابووری هەیە ئێستا هەلی کار و کارکردن لە بازاردا زۆر کەم بووتەوە ڕۆڵی ڕێکخراوەکان ینی خەڵک ئەڵێن ئەبێ ڕێکخراوەکان بن بە فشارێک لەسەر حکوومەت بۆ ئەوەی کە هێندە بێباک نەبێ بەرامبەر هاوڵاتیەکانی موچەی باد کاتێک کە خەڵک کەرەنتینە ئەەکەی لە هەموو جیهانەوا بووە کە جگەلەوەی کە موچەی خۆت پێیا ئەو کەسانەی کە کەسان بوون کە موچیان نەبووە بابەتی سۆشیالیان پێدراوە هاوکاریان کراوە ئەمانە بەڵام لەم حکوومەتی لای خۆمان ئەوانەمان نەبینی ئێوە چ ڕۆڵێکتان بینیوە لەوەی کە بنە ناوەندێکی فشار زۆر سپاس بۆ میوانداریەکەتان هەڵی لەکوێوە دەست پێ بکەم ئەگەر بەیاننامە بێ بڕوا بکە من لە چات گروپێکە هەبووم کە تقریبا لەوانە بەیاننامە ئەوەندە کاریگەری 200 ڕێکخراوی تیا بووە لەسەر 200 دایمە بەیاننامەکان بۆ منیش دڵنیام لەوەی کە کاریگەری نەبووە تەنها نووسینە دووجار خۆپیشاندان کراواتونێتە سەر شەقام کە لە ماوە نازان خۆتەن ئاگادار بوونیام نە دووسێ جار خۆپیشاندانمانی لەنا خۆپیشاندانەکانە بەشداریمان کردو هەوڵمانداوە بەڵام ئایا ئەمە گوێمان بۆ ئەگیرێت ینی بڕواکە من ئەڵم ئێمە ژۆکو ڕێکخراوەکان کە دەنگیان نەگەێنین دەنگەکە خۆی ئاشکرایە خۆشیان یعنی بەرپرسین حکوومەت لەمە لە ئێمە باشتر ئەزان کە وەسعی خەڵکاوە ینی بڕواکە ئێمەونە کە دەنگمان بەرز کرد ئەوەنە خەڵک ڕوو لە ئێمە ئەکات یعنی مەعاناتی خەڵک وەرەسەی ئەکاونت و پیج و فەیسبوکمان کە خەڵک هاواری لێ هەڵساوە بەڵام چی بکەیت ئاین دەسەڵاتێکی وانێ ئێمە تەنها لە ڕێی بەیاننامە و لە ڕێی خۆپیشاندانە ئەو دوو ڕێگە جارەمانێ کە گوێمان بۆ ڕانەگیرە چی بکەین کۆنتاکتان نییە لەگەڵ ناوەندە نێو دەوڵەتیەکان ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان UN ئەم معاناتی خەڵک بگەێنن بەو شوێنانە وەکو ڕێکخراوی هایما خۆمان تۆزە کەمە عیلاقاتمان لەگەڵ دەرەوە بەڵام ڕێکخراوەکانی تر هەیان بوو ئەم دەنگە دڵنیاوە کە بە چەند جارێکیش گەێنراوە کە بووە بە هەواڵژە ڕۆژنامەکانی جیهانیدا بەڵام من وا هەستاکەم کە سوودی نەبووە تا ئێستا لەم سەردەمەی ئێستا کە زیاتر پێشووترەوە چالاکیەکانمە سەردانی پیجەکەتانم کرد زیاتر سازکردنی کۆنسرت و بابەتی کولتوری و ڕۆشنبیری و هەندێک چالاکی دیکەی خۆتان هەبووە کە پێویستی بە گردبوونەوە بە کۆمەڵ و کاری بە کۆمەڵ هەبووە بەڵام سەردەمی کۆڤید 19 کا بێ کاری بە کۆمەڵ و دوورکەوتنەوە هەبێ ئەومانە ئێستا ڕێکخراوەکانەوە چ کارێکەکەن ڕاست بوو ئێمە ڕێکخراوی هایما کە وەکو خاتونیش باستی کرد گشتگیر بۆ چالاکیەکەمان تۆزە بۆ ئێمە کۆڤید 19 من نەخۆشە تۆزە زەرەری زیاتر لە ئێمە کەوتەوە بەوەی ئەوە ئێمە چالاکەکەمان یەک بوار نەبوو تا بیوەستێنین ینی هوەری بووە ئەدەبی بووە ژینگە بووە پەروەردە بووە لە هەموو بوارەکانە ئێمە ئیشمان کردووە خۆمان کۆ نەکردووە لە یەک نوع چالاکیدا لە ئێستای شاوەڵایی تەنها لە ڕێی پیجەکەەوە گە هەنێک چالاکیان کۆنەکانمان تازە کردو خەڵکیان بۆ کاری داتوتان بەڵام یەک چالاکیمان کرد و هەم لە چالاکەکەیشە بەیاننامەکە بڵاو کردەوە کە لەم هەفتەی ئایندا بوو تیپێکی وەرزشە بوو کە لە ساڵەکانی هەشتاوە تایزە خزمەتیان کردبوو هەم ئێمە خەڵاتێکمان بۆ ئەواندا یعنی وەکو خەڵاتۆکو کردبێک پێداویستی وەرزشی بۆ ئەوان کە هەر خۆمان ئەرکەکەمان گرتە ئەستۆ دومیش بەیاننامەیەکمان هەر لێ بڵاو کردو لە ڕێی پیجەکەی خۆمانە و چەند ڕاگەیاندکارێکی ژاتر بوون کە لێ بوون کە داوامان کرد کۆزە وەزعکە ئاسایی بێتەوە کە خەڵک لەم بارودۆخە ناڕەحەتە بۆ کاری داتوتان چێ کاک سەمەد لە بەیاننامەکە کە ئاماژەمان پێکرد وەکویتە عرض دەکەم
کە لە بەنامەکە هاتبوو کە ئەمانێت تۆزە وەزعەکە ئاسایی بکرێتەوە بتوانین سلێمانی بە چالاکیەوە بەناوبانگە بە چالاکی ڕۆشنبیریەکان دەست پێ بکەینەوە وەکاری داهات وڵایی فستیڤالێکمان هەیە هی ناوچەی هەورامانە فستیڤالەکەین لە سلێمانی ئەیکەین و پەیکەرێک بۆ دکتۆر مستەفا زەڵمیمان حازر کردو کە بەم نزیکانە ئینشەڵڵاوە تەواو ئەبێت و دووەم خولێکی وەرزشیمان هەیە کە لە ناوچەی هەورامانە کە لە هەموو شارەکانی کوردستان دەست پێ دەکاتەوە هەندێک خولی وێژەیی و یام زمانەوانیمان هەیە لە ئۆفیسی خۆمان ئەیکەین و خولی پیشەی وەردەوە تا قەرباڵخێکی زۆر دروست نەکەین بۆ خولانەی مامانەوە دەست بکەینەوە بە چالاکیەکانمان باشە لەنیا خان ئەم کارانەی کە ئێستا ڕێکخراوەکانێکان پشگیری مادیتان لەکوێیە کێ پشگیری مادیتان دەکاوە زیاتر ئێستا گەنجان چ تەڵەبێک چ داواکاریەکان لە ئێوە هەیە کاتێک ڕێکخراو کار ئەکات پێویستی بە سپۆنسەرە ئیتر سپۆنسەر لەلایەنی حیزبی بێت کەسی بێت یاخود خۆی بێت بەڵام لە ئێستادا ڕێکخراوەکان زیاتر سپۆنسەر لە دەرەوە وەرئەگرن ئێمە وەکو خۆمان بەڕاستی زیاتر لەسەر خۆمانە سپۆنسەرەکە خۆمان کارەکان ئەنجام ئەدەین ئەگەر لە سەتا بیگری لە سیاسی بابەتی مادیش هەر لەسەر ئەرکیشتەشانی خۆتانە بەڵێ کەس نیە هاوکاری تام بکە کەس هەیە ئەو هاوکاریت بکە بەڵام بەڕاستی لە ئێستادا کاتێک کە داوای هاوکاری لە کەسێک ئەەکەی ئەبێت بچیتە ژێر کێفی ئەوە ئیتر کەسەکە کەسێکی کەسایەتێکی دیار بێت یاخود حیزبی بێت هەر کەسێک بێت ئەبێ بچیتە ژێر کێفی ئەوەوە ئێمە ژوەکو خۆمان نەمانویستووە ئەوە بکەین چونکە ئێمە ڕخراوێکی بێلایەنی ویستومانە لە هەموو بوارەکاندا کار بکەین و ئازادانە کار بکەین هیچ سانسۆرێکمان بۆ دانەنرێت لەلایەن هیچ کەسێکەوە لەبەر ئەوە سپۆنسەرمان بە شێوەیەکی کەم وەرگرتووە لەلایەن خەڵکەوە بە سوپاسەوە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانی هاوکاری کردوین کاک زاهیری کەرەمەڕەش هاوکاری کردوین بەو جۆرە هاوکاریەکانمان وەرگرتووە بەبێ ئەوەی کە بچینە ژێر کەفی هیچ کەسێکەوە زۆر لە پرسیارێک لە کاک سەمەد دەکەم ئەگەر توش دوایی وەکو دوا پرسیار بێت لە توش مداخلەیەکەتە بوو توانی مداخلە بکەی کاک سەمەد ئێستا ئەم بابەتێکەیە لە ناو ڕێکخراوەکان یان هەندێک کەسەیە بابەتی خەڵاتی ڕێزلێنانە ینی هەندێک کەس دەبینی بابەتەکەشیان ئەو قورساییە نەهێشتوێتەوە کەسێک شتێکی بچووک ئەکات یان بابەتێکی بچووکەکە یان بۆ خۆیان کە ئاەوێت بۆ نەخۆیان نزیکەنەوە لەو کەسە سیاسیە بێ یا کەسێکی دۆڵەمەند بێ و بەرهێنەرێک بێ کەسێکی ناوبانگ بێ ئەچن خەڵاتێکی ڕێزلێنانی بۆ کەن و خەڵاتی ڕێزدە وای لە یاتوانی قورسایی خەڵاتی ڕێزلێنان نەماوە ئێوەش هەمان تێبینیتان لەسەر بابەتانە هەیە بەتایبەتی ئەمە ڕووی لە ڕێکخراوەکان ئەم کارانە زیاترەکەن بەڵام تێبینیم لەسەری هەیە و چەند مانگێکیش لەمە بێش کە من لە ئەکاونتی خۆم و لە پەیجەکەیش کە ڕخنەیەکی زۆرتون کە لەوانەیە چەند ڕێکخراوێک پەیوەندی پێ کردوم کە بۆ ئاوابەتنی بەڵام خۆی ئەو خەڵاتی ڕێزلێنانە ینی بڕابکە بێت لە ژنێکی پرۆفیشنال بێت خەڵکێکی بەتوانە کە بتوانێت یعنی من شتێکم بینی سەرزڕێنەر و شوێنێکم بینی ڕێکخراوێک 500-600 خەڵاتی کردبوو کەسایەتی ساڵ یعنی ئەمە ئەگەر شەڵا لە هەر نەفرێک لە شارێکیشە بووایە بڕابکە شاری سلێمانی 300 کەسی تیا بوو بێ هیچ لیژنەیەک بێ ینی ئەمە من زۆر داوا کردو لە ینی ڕۆژل بەڕێز پارێزگا پێم و دەبێت لیژنەیەک دانرێ تقریبا نزیکەی 100 بۆ 200 ڕێکخراویان بڵێن زیاتر خەریکە گاتە 1000 ڕێک لەنەوە شاری سلێمانیا هەیە هیچ سانسۆرێکیان لەسەر نییە هەر کەسێک هەڵەسێت چەندین خەڵاتی ڕێزلێنانەکە ینی کەسایەتی گەورەمان هەب بۆ شاعری گەورە وەکو مامۆسالەتی ڤڵمەدیان پیشە ئێمە مامۆسا نەجمەدینی غوڵامی کە هاتووە کۆنسێتمان بۆ کردو ینی بە شەرمێکەوە ئێمە توانیمانە خەڵاتی ڕێزلێنانی بینێ لەبەر ئەوەیەکی ئەوەنە کە خەڵاتەکان زۆر بوون نەتوانیوەزانام خەڵەوەی دەرمەند نەجمەدینی خوڵامیشانی داهاتەکەی بۆ خەڵکی هەژار تالاسیما بوو بەڵێ ینی سە من خەڵاتم کردووە من با دوای نەبێت بەڕەخمە لەسەر من خەڵاتمان کردو بۆ نمونە مامۆستا نەجمە غوڵامی بووە کاک عاد لە هەورامی بووە ژیناخان بووە خەڵاتێکی ئاساییم بۆ کردم وەکو یادگاریە کە لای بمێنێتەوە هەمووکۆی هاتوو خزمەتێکی گەورەی بەڕاستی بە ئێمە کردو کە بۆ ئێمەژ نەبوو بۆ تالاسیما ئەوانەی کە بەشداری لەو کۆنسێرتە خێرخوازیانەتانەکەن هیچ بەرامبەرێک وەرنا هیچ بەرامبەر ئێمە چەند دوو کۆنسێرت بە تایبەتی مامۆستا کامەران ئەمەر و مامۆستا سامان ئەمەر بەم نزیکانە کۆنسێرتێکمان بۆ کردن کە ئەویش بەربڵاو بوو کۆنسێرتەکە کە بێ بەرامبەر هاتبوون ئەوەی کە تا ئیسە بەر لای ئێمە هاتو بێ بەرامبەر لەبەر ئەوەی کە ئێمە خۆشمان بێ بەرامبەر بوو بێ سپۆنسەریش بوو ینی سپۆنسەرەکان بۆ تاواکردنی قسەکانی خاتون زۆر بەی کاتە بێ بکرێ بە حیزبی کە کرێش بە حیزبێ بە لۆگۆی حیزب دانرێ جاری وا بۆ لەسەر ئیشی ئەو کۆنسێرتە مەسروفی کۆنسێرتەکەمان کردوێتەوە ینی سەرچاوی داراییەکی سابتان نییە ئێمە سابتمان چەند باشە لەم کاتا ئێستا کە تۆوتت هەندێک پرۆژەمان هەیە بە نیازی بۆ نووسیباڵێکی هەورامان وەزرشی نازان بابەتانە ئەنجامبان
سپۆنسەرتان لەکوێ بوو؟ وڵی سپۆنسەرەکە تا ئێستا دیاریمان نەکردووە بەڵام کتابمان حاضر کردمە خۆمان دووسێک کەسایەتیمانەیە کە تەقدیمەکەن یان لە ڕێی کۆمپانیەکانەوە بە تایبەتی کۆڕەکتلیکۆ میلاقێکی باشمانەیە ئەم لە ڕێی کاکزارەوە ئەم لە ڕێی ڕۆشنبیریەوە ئەگەر ئەوانەش هەر نەبێمە خۆشمان بە هەر ئەیکەین تا ئەم دەقیش کە ئۆفیسێکمانەیە کە خۆمان کرێکەیە دێن. زۆر باش دۆسپاس بۆ هەرێکە لە بەڕێزان سەمەد هەورامی بەرپرسی رێكخراوی هەیما سەرۆکی رێكخراوی هەیما و لەنیا بەختیار لێپرسراوی راگەیاندنی رێكخراوەکە زۆر سپاس بۆم تۆرە بەرنامەکە لەگەڵمانە بوون. دەچینێکی کە لە بڕگەکانی بەرنامەکەمان بڕگەی وەرزشیە با بینەری بین. بەیانیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێکیکە لە گوڵەکەین کە ئەویش لە کوردەواری خۆمانە پێ وترێ گوڵە خوێن. گوڵە خوێن ناوە زانستیەکەی کۆلیۆسە. کۆلیۆس چەند ڕەنگێکی هەیە. گەڵایەک جاری وا هەیە سێ چوار ڕەنگ ئەنوێنێ، شتێکی زۆر جوان و مەرغوبە لە ناو
خەڵک زۆر ئارەزووی کڕینی کات ئاودانی کۆلیۆس لە هەفتەیەکە پێویستی بە 3 جار ئاوان هەیە ئەگەر ئاوی زۆر بی گەڵاکانی سیس ئەبێ و ناشرین نەبێ ئەگەر ئاویشی کەم بی هەر بە هەمان شێوەیە پێویستە کاتی ئاوانی بزانیت ئەو کاتەی کە تینوێتی و کاتە ئاوی بی پاکەی ئەگەر پیتمۆز بێ لەگەڵ گڵا لەگەڵ پێرلایتە ئەوە زۆر باشترە وەک لەوەی کە هەر گڵی ڕوود بێ هیچ گوڵێک لە گڵی ئاعتیادیە گەشە باش ناکات وەرزی گەشەکردنی لە بەهارەوە دەست پێ ئەکا هەتا پاییز هەر گەشە ئەکات بەڵام گەشەی خێرایی لە وەرزی بەهارایە زیاتر ئەم گوڵا ئەبێ لە شوێنێکا بێت سێبەر بێ ئەگەر سێبەر نەبێت گەڵاکانی هەڵ ئەپڕوشێ و ئەسووتی ئەگەر لەبەر هەتاوی تەواو بێت خۆشی ڕووی تێ ئەکات ئەم گوڵا کرمێک لێ ئەیا زۆرجار ئەو کرمە ئەبێتە هۆی خواردنی گەڵاکانی ئەبێ معالەجەیکەی بە دەرمان و بۆ شتانە. تەوەری دووەم بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر یادداشتێکی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە ئاڕاستی وزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستانیان کردو داوا دەکەن کە بۆ خوێندکارانی پۆلی 12 ئەم ساڵ لەبەرەوەی کە بارودۆخێکی نەئاسایی بووە و خەڵک ئێستا لە ڕووی دەرونی شۆ بڵێ لە ڕووی دارایی شۆ بڵێ گرفتێکی گەورەیان هەیە لەبەرەوە بە ئەم ساڵ بکرێت بە ساڵێکی ئیستیسنایی و هەموو خوێندکاران داخڵی تاقیکردنەوەکان ببن. بەڵام وزارەتی پەروەردە تا ئێستا ئەوەی ڕاگەیاندووە کە لە یەکی 6 تاقیکردنەوە دەکرێت بۆ خوێن لەگەڵ خوێن پۆلە ناکۆتاکان کە تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووەمیان دەکرێت بۆ ئەمانیش بامان شێوە تاقیکردنەوەیشیان دەکرێت بۆ ئەوەی کە مەسەلەی داخڵبوونیان بۆ تاقیکردنەوەکان یەکلا بکرێتەوە و خاڵی دووەمی یادداشتەکەی کۆمەڵی خوێندکاران داوایان کردبوو کە داشکاندن بۆ خوێندنگە ئەهلیەکان هەروە پەیمانکە ئەهلیەکان بکرێت بۆ خوێندنی ئەم ساڵ هەر بەهۆی ئەوەی کە ماوەی نزیکەی 3 مانگە بێت دەرگای خوێندنگاکان داخراون هەروەها لەگەڵەوەشا کە خەڵک گرفتی دارایی گەورەیان هەیە داوایان کردبوو کە کرێی خوێندن داشکێنرێت بۆ مەبەستا لەسەر ئەو بەیاننامە میوانداری بەڕێز رامیار عومەرمان کردووە کە کارگێڕی لە زانكۆكانی سلێمانیە. کاک رامیار ڕۆژ باش یادداشتەکەتان ئەوەی کە زیاتر پەیوەندیان بە بەڕێستانەوە هەبێت لە بوارە پەروەردەیەکە و داخڵبوونەکەەوە لەوانەیە لە کەسانی پەروەردەیەکە بەڵام ئەوەی کە لە زانكۆكان بێت قسەی لەسەر بکەین خوێندنگا و پەیمانگاکان بە تایبەتی قسە لەسەر ئەو بابەتە بکەین. داشکاندنەکە ئێستا وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە کە لە سەدا 10 داشکاندن دەکرێت لەگەڵەوەی 3 مانگ دەوام نەبوو بەڵام تەنها لە سەدا 10 داشکاندنیان کرد نازانم ئەو بڕیارە بۆ لەگەڵەوەشا کۆمەڵێک مەرجیاندا ناوە بۆ نمونە دەڵێن ئەگەر کەسێک پێشتر داشکاندنی بۆ کرابێ بۆ نمونە ئەگەر کەسێک لە سەرتاوە هەر لە سەرەتای ساڵەوە قیستەکەی یابوو بێ هیچ منەتێکی حکوومەت و وەزارەتی پەروەردە و خوێندنگاکەی تیانە بووە لە ساڵدا داشکاندنی بۆ کراوە کەچی ساڵێ نەخێرمە لە ساڵدا داشکاندنەکەت بۆ ناکەی لە بەرەوەی لە سەرەتای ساڵ بۆمان کردووی خۆی هەر بۆش کێنراوە یعنی ئێستا تۆ 3 مانگیش دەوامت نەکردووە یعنی هیچی پێ نادرێتەوە. ئێوە لەسەر ئەو بڕیارانەی وەزارەتی پەروەردە هیچ تێبینیەکتان هەیە بڕەکەی کەم نییە و لەگەڵ ئەوەشا بۆ بە مەرجدایان ناوە بۆ ئەوەندە خوێندنگا و پەیمانگە ئەهلیەکانە بێ ئەوەندە سوود هەر سوودیان لێ وەرگرن. بەڵێ سڵاوتان لێبێ و ڕۆژ باش کە بەڕێزکاک ڕێبین زۆر سپاسەکەم بۆ ئەم دیمانەوە بەنسبەت ئەو پرسی خوێندن لەم ساڵی قەیراناویەوە لەم ساڵی توشبوون بە نەخۆشیە جیهانیە بەڕاستی ئەمە وەکو کۆمەڵی خوێندکارانی سلێمانی و بەسەر جەملەقەکانی و مەکتەبی سکرتارێتیش بەڕاستی سەرەتا ئەو پرس و بابەتانەمان جوڵانوە خۆتان باشتر ئاگادارن کە ڕێکخراوە پیشەیەکان و ڕێکخراوە خوێندکارەکان یعنی ئیشیشان ڕۆڵ و ئیشیان بریتە لە داواکاری
ڕۆڵیشیان بریتە لە وروژاندنی ڕێی عام ئیش و کاریان بریتە لە ئاراستەکردنی یاداشت و بەرچاڕوونی ینی سەرەتا کە وەکو ڕۆڵی ڕێکخراوی کە کارێکەکەی بۆ نمونەی ترباری خوێندنە یان هەرواری ترێ بە تایبەت من باسی ڕۆڵەکانی ڕۆڵ و کاریگەریەکانی وتارەکانی کۆمەڵی خوێندکارانە بۆ بکەم بە تهدیدی بۆ نمونە ئێمە تحقیقەکەین و دوای تحقیقەکە ئەگەینە دەرەنجامە لە زمانی ئەم دەرئەنجامە ئێمە یاداشتێک و داواکاری خۆمان ئاراستەی لایانی پەیوەندیدارەکەین بەنسبەت ئەوەی کە هەبێ بۆ کەرتی پەروەردە لەم ساڵا کە هەبێ لە 12/5 ئەم ساڵ و لە هەفتەی ڕابردوو مەکتەبی سکرتارەتی کۆمەڵی خوێندکاران کۆبوونەوەیکی ئەنجامدا و لە چەند لقێکە هەم بەنسبەت خوێندن لە کەرتی پەروەردە و خوێندنیش لە کەرتی سەر بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خوێندنگاکان و پەیمانگاکانی سەر بە کەرتی پەروەردەوە زانکۆکان و چ بگاتە خوێندنی ماستەر و دکتۆرای یاداشت و بەیاننامەی ئاراستەی حکوومەت کردو بۆ هەردوو وەزارەتی معنی هەم وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و کێشە و گیر و گرفتی تەلەبە و ئێمە زیاتر بە حکومەوەی کە بەرکەوتترمان زیاتر لەگەڵ خوێندکارانە هەیە و لە ناو خوێندکارانان ینی ئەو کێش و گیر و گرفتانە بەڕاستی کە بەرچاوی ئێمە ئەکەوێت و تحقیقی لەکەین وەکو بیدایەت باسم کرد ئەو بۆ کە خوێندکاران ینی داواکاریەکەن بەهۆی ساڵێکی سستناییەوە ساڵێکی خوێندنیان بەڕاستی بە تاوی جێبەجێ بە تاوی نەخوێندووە ینی داواکاری ئەواکرێکم ساڵیان بۆ بکرێ بە دخول عام داواکاری ئەواکرێکە لە خوێندنگاهلەکان ئەو پارەی کە لە سەریانە بۆیان کەم کرێتەوە ئەم کێشەی کاگڕەبین ئەم کێشەی کەمکردنەوەی کرێ خوێندن و جاری وا هەیەڵی زیادکردنی کرێ خوێندنەوەمان هەم لە بواری پەروەردە و لە کەرتی پەروەردە هەم لە بواری خوێندنی باڵاژانی بۆ خەلەلێک گەڕێتەوە کە ئێمە من وەکو کارژێری لەقی زانکۆکانی سلێمانی و لەگەڵ لیژنەیەکی یاسایی وا بڕیارە لە چەند هەفتەی داهاتووە کۆ ببینەوە بەڕاستی ینی هەوڵ بین یاداشتێک بین بە پەرلەمان بە لێژنەی خوێندنی باڵا بە لێژنەی خوێندنی پەروەردە خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان چکە بینی و کێشانی کە هەیە بەڕاستی زۆربەی جار وەزارەتەکان خۆیان بۆ گوێتان لێ ڕاناگرن ینی خۆ داوایکی حەقتان کردووە ڕۆژنیشتان کردوێتەوە کە بۆ ئێمە داواکاریەکەمان لەبەر ئەمانەیە بێگومان ئەم داواکاریانی ئێمە ینی کە داواکەی وەکو ڕێکخراویشی چی ینی کاگڕەبین ئیشی ئەوەیە کە تەوسیەک بنێرە ئیشی ئەوەیە کە ینی داواکاریەک بنێرە ڕۆڵێکی ئیلزامی نییە ڕۆڵێکی ئیجباری نییە ینی باس ئەمەنەیە بێگومان وایە بەڵام دوای هەر سێدە سەڵاتەکە و یاسادانان و جێبەجێکردن و دادوەری دەسەڵاتی سەرەکی لە دەوڵەتی یعنی دەوڵەتی دیموکراتی دوای ئەوەی سەر میدیا دوای ئەوەی سەر ڕۆڵی ڕێکخراوەکان کە ڕۆڵی میدیا و ڕێکخراویش تقریبا هاوتەری بە لەوەیە کە یعنی ڕۆڵی ئەمە بەستم ئەوە بوورانی ئێستا ینی خوێندنی باڵاش نازان بڕیارێکی لەو شێوێ دەرەکەیان نا بۆ زانکۆ ئەهلیەکان ینی ئەو ڕوتان لە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵان نییە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانتان بابەتەکەشتان ڕوون کردوتەوە کە چییە ئێستا ئەم بڕیارانەی کە وەزارەتی پەروەردە یاوێتی ئێوە لێ ڕازی نین کە دەتانوێت بەنابەرنە بە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمان بەڵێ بەنسبەت ئەوەی کە لە ڕازی بوون و لە ڕازی نەبوونەکەمە تەقیمی بەڕاستی لەبەرەوەی ساڵانە بینین یعنی سەقامژیرێکی تیا یعنیوانی کەرتی پەروەردەلەوە چێشایەتیەوەی حقیقەتی ئەم قسەی من بن ینی بزان نیەمت لە چەند ساڵی ڕابردووە سەیری گەمزانی کرێ خوێندن لە کەرتەکانی سەر بۆ وەزارەتی پەروەردە تەنانەت خوێندنی باڵاش یعنی وەکو یەک بۆ بێگومان وەکو یەک نەبووە یعنی ئەم بارودۆخەکە پێویستی بە ڕێخستنێکە پێویستی بە یاسایەکێ بەڕاستی ئەمە ڕێکخا لە پەرلەمانەوە ینی تەنزیمی بکات جاری وایە کێشە و گیر و گرفتە بە وەڵامی دقیقی پرسیارەکەی جەناب ئەو کێشەیە کە دروست ئەبێ ینی زیاتر ئەوەیە کە یاسایەک نییە زیاتر ئەوەیە کە بۆ نمونە لایەنە ئەهلیەکە ژێتە سەر خەدەڵەکە کە من هیچ بەم شێوازە بۆ من دەست نادا بەم شێوازە بۆ من خێر ناکە لە کۆتایی ئەو قەڵدێکی ڕەبحی هەیە یعنی ما بینین کە بینە سەر یاساکانی کە بە نسبەت یاساکانی پەرلەمانی کوردستان و یەکەم یاساکە لە پەرلەمانی کوردستان کە لە ئەنجومەنی نیشتیمانی و کاتی پرسیارەکە لێرە ینی وەزارەتی خوێندنی باڵاش و وەزارەتی پەروەردە ئێستا ئەبێ هەندە ڕەچاوی معیشەتی خەڵک بکەن یا هێندە ڕەچاوی معیشەتی نازانم بەرپرسێکی خوێندنگایەکی ئەهلی و پەیمانگایەکی ئەهلی و زانکۆیکی ئەهلی ئەبێ کە خۆی بۆ نمونە وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا خۆیان لە ئەنجومەنی وەزیرانن ئاگایان لێیە کە ئەمە نزیکەی 60 ڕۆژە بێ مەعاشیان بە خەڵک نایەوە ئەی تۆ دەبێت ڕەچاوی خەڵک باریدارایی خەڵک بکە یا ڕەچاوی بیزنسمانەکان و ئەوانەی کە خاوەنی ئەو زانکۆ و پەیمانگا و خوێندنگاکانن بەڵێ بالفعل ینی بێ ئەو خاوەنی سەرمایەدارەکان خاوەنی یان بزنسمانەکان بەڕاستی بێ هاوکاری کە خەڵکی چین و توێژی هەژارەکان بن و عەلەقەل هاوکاری حکومەتیش بن لە تێپەڕاندنی ئەم دۆخی کە بەسەر وڵاتەکەمانە هاتووە وێمەش لە ڕێگەی و داواکاری و یاداشانی کە بەڕاستی هەردوو وەزارەتمان کردووە وێمە داواکاریەکان وەکو مەکتەبی سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانە و داواکاری کە هەیە دەربارەی کرێ خوێندن وەزارەتی پەروەردە هاتۆتە سەرخەت و لیژنەی پێکێنا و لەم ڕۆژانەشا پێم وابێ قەراری نهایی لێدرێت لەسەر کەمکردنەوە و میکانیزمێکی تازە لەسەر ئەو بوارە خوێندنی باڵایە پەروەردە بڕیاریە
پەروەردە بڕیاریداەوە ئێمەش بەنسبەت خوێندنی باڵاوە ئەم یاداشتەکەمان دوو بەش بوو بەنسبەت کەرتی پەروەردە و بەنسبەت خوێندنی باڵاوە بابەتێکی دیکاک ڕامێر بچمە سەری لە خوێندنی ئۆنلاین هەستەکان ئەم بابەتە سەرکەوتوو بوو لە هەرێمی کوردستان کە جێبەجێکرا چ لە بواری پەروەردەی و چ لە خوێندنی باڵا پرسی ئۆنلاین کاک ڕێبین وەکو بینین ئێمە لە دنیاوەکان لە دنیا بینینمان بۆ کەرتی پرۆسەی خوێندن بە شێوەیەکی گشتیە بینین یعنی لە پاڵ کەرتی کەمپەساوە پێشچوونی ڕەوتی ژیان بەڕاستی لە دنیا ینی ئەم کەرتی ئەلکترۆنیە بەڕاستی وردەوردە هاتۆتە پێشەوە پێشتریش وەکو ئاماژەمان پێدا لە چۆن شوێنی کە زانکۆکانی ئێمەش خۆشبەختانە زانکۆکانی هەرێمی کوردستان بە تەحتی زانکۆی سلێمانی نزیکەی 10 ساڵ پێشێسە لە 6 کۆلێژی ئەم سیستەمەی پەیڕاو کردو بەڵام شێوازە نەبووە بە شێوازێکی بەدیل بۆ ئەو شێوازی خوێندنی نێو کەمپەس وەک هەمیشە ئێمە وتومانە خوێندن هەدەفە و ناو کەمپەکان و چۆنێتی و ئەو شوێنانی کە تیا خوێنرێ ئەمە تەنها وەسیلەیەکە بۆیە ئێمە پێشماوە بۆ لە سەرتاشە باسمان کردووە بەم پەلە پرۆسکەیە پرۆسەی ئەلکترۆنیکردنی خوێندن پرۆسەیەکی سەرکەوتوو نابێ بەڵام هەمیشەوەمان و تۆ دەرفەتێکی باشە بێ بۆ ئیتر زانکۆکان و کەرتی پەروەردە بەڕاستی بیرێ لەوە بکاتەوە کە ئیسیفادە بکە لە کەرتی لە پێشکەوتنی ڕۆڵی تەکنۆلۆژیا لە وڵاتەکانە و ئەو یاداش و داواکاریانەی ئێمەش بۆ پرسی خوێندنی ئەلکترۆنی هەر لە سەرەتاوە خسوومانەتە ڕووکێشە و گیر و گرفتمان بەڕاستی زۆر بوو ئێمە وەکو وڵاتێکی پێشکەوتووی عالەمی ناتوانین بەڕاستی بە تەنها پشت بەسین بە سیستەمی ئەلکترۆنی و لەبەرەوەی کۆمەڵە گیر و گرفتی زۆر کە بەڕاستی لە وڵاتی خۆمان بەدی ئەکرێ لەوانەکەمی هێڵی ئەنتەرنێتە لاوازی هێڵی ئەنتەرنێتە نەبوونی کارەبایە و یەکسانی نەبوونی ڕێژیت خوێندکارانە لە ماڵەکە ماڵی وهەیە 6 خوێندکاری تێ یعنی ناتوانێت مەسەلەن ئامێری زیرەکی پێویست تابلێت و لاپتۆپ و ئامێری پێشکەوتوی وای لە بەردەستانە بێ بۆ ئێمە وەکو لەقی زانکۆکانی سلێمانی کۆمەڵی خوێندکاران سەرەتا یاداشتێکمان دایە وەزارەتی خوێندنی باڵا و یاداشتەکەمان دایە ئەنجومەنی زانکۆی سلێمانی بەڕاستی بۆ دەستپێکردنی پرۆسەی ئۆنلاین هەتا بە شێوەیەکی پاڵپشتکاری بێ و بە شێوازێکی قۆناغ بە قۆناغ بێ لەبەرەوەی ئێمە سێ سیستەممان هەیە سیستەم لە زانکۆ پەیڕاوەکرێت سیستەمێکمان هەیە بۆڵۆنیا پرۆسێسە کە سیستەمێکی تازەیە سیستەمێکمان هەیە ساڵانەیە سیستەمێکمان هەیە وەرزانەیە ئێمە مەترسیەکەمان زیاتر لەوەیە کە بۆ سیستەمی بۆڵۆنیاکە بەڕاستی تۆزێک کێشەمان بۆ دروستە بێ لەبەرەوەی دوو پارتی یەکەم کاملی خوێندووە هەتا پێشەوەی 25 شوبات و ڕاوەستاندنی داوامی فەرمانگەکان بۆی ڤایرۆسی کۆڕۆنا پارتی دووەم هیچی نەخوێندووە ینی لەسەری حساب نابێ وەگەرە بۆ شێوازە بڕاخوانە خواستە ساڵەکەی ئەفەوتێ بۆیە پێشنیاری ئەلکترۆنیەکە باشە بەنسبەت خوێند بۆیە داوامان کرد دوو بەش بێت دوو پارت بێ قۆناغ یەکەم دەست بکرێ بە خوێندکاران ئەوانی کە ئەو سیستەمی بۆڵۆنیا بەسەرا جێبەجێکرێ و پارتی دووەم بۆ ئەو قۆناغانە بێ لە دوو بۆ سەرۆکە سیستەمی بۆڵۆنیا جارێ نایانگرێتەوە و یاداشتی تێروتە سەریشمانداوە بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەسەرەوەی کە علە لەقل داخڵ نەبوونی ئەو ئەوانانی کە بە شێوازی ئەلکترۆنی دەخوێنرێ لەبەر ئەو هۆکارانی کە لە بیدایەتەوە باسمان کرد کە ئەمە هاوکاری و پاڵپشتی زیاترەدا بە خوێندکاران و دافعەکە بێ بۆی کە دوای ئەم پرۆسەی کۆرۆنا و سەرکەوتن بەسەر کۆرۆنا ئینشاءالله لە داهاتوودا بتوانین سود لە بواری ئەلکترۆنی وەربگرین وەکوەوەی کە هەیە وەکو وڵاتە وەڵامیانیان تۆ وەزارەتی خوێندنی باڵا لەسەر وەزارەتی خوێندنی باڵا ینی تەخویلاتی یا بە زانکۆکان تا ڕادەیەک وەکەوەی بینی تەفسیراتی بۆکەین لەنا ئەوانەی ئەو قەرارانەی لە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەرەچێت و چەند زانکۆیەکی شتایەسە بەداخەوە ینی پەرتەوازەی پێوە دیارە لە شوێنێ بۆ من لە زانکۆی دهۆک دوێنێ بەیان نامێکی بڵاو کردوتەوانانی کە بە شێوازی ئەلکترۆنی دەخوێنرێ داخڵی امتحانات دەبێت و لە شوێنی شتریش لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی بتەحدید لە ئەنجومەنی زانکۆکیانە بڕیاریاندا کە وانانەی بە شێوازی ئەلکترۆنی دەخوێنرێن داخلی ناو امتحانات نەبێت داخل نابێت ینی وەزارەتی خوێندنی باڵا ژوێمە دوێنێش داواکارێکمان نووسیوە داڕاستی وەزیری خوێندنی باڵامان کردووە کە بەڕاستی داواکاریانی چاوە گەورەکە لەسەر مەسەلەی پەروەردە و خوێندنی باڵایە شێوازی پرۆسی ئەلکترۆنی خوێنرێ داخلی امتحانات نەبێ علە لەقل بۆ نمونە ئەگەر لە شێوازی پرزیدنتێشنێکا بێ ئەگەر لە شێوازی امتحانێکی شەفەیی دابێ بەو شێوازە بێ ئەمیش یان بۆ ئەگەر ڕێژەیەکی کەمی شی لەسەر بێ لە امتحانەکانە على لەقل شێوازی مەڵتی چۆیس و هەڵبژاردن بێش قۆناغی یەکەم تا ڕادەیەک بەهۆی جێبەجێکردنی سیستەمی بۆڵۆنیا بۆ قۆناغەکانی دوو بۆ سەرەوە بتوانرێت داخڵی امتحانات نەبێت باشە کاک رامیار ینی وەکو دوا پرسیاریشم لەسەر ئەم تەوەریە قۆناغی داهاتوو ینی لە ئێستا زیاتر چاوەکان لەسەر پەروەردە و خوێندنی باڵان ئێوە کاری داهاتووتان بۆ ئەوەی کە کار بکەن بۆ بەرژەوەندی خوێندکاران و کەسەکاری خوێندکاران بەنیازن چی دیکە بکەن لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەنسبەت کۆمەڵی خوێندکاران و مەکتەبی سکرتارەتی کۆمەڵی خوێندکاران و ئەوە جوابێکەوە مژانەیەکی خۆشیشە بەڕاستی بە لەم کەناڵە جوانەی بەڕێستانەوە بیگەێنم بە خوێندکارانی پۆلی 12 و ئەگەر
ئێمە ئەویان پێ ڕاگەێنین ئەگەر وەزارەتی پەروەردە بەڕاستی ئیسیجابەی نەبێ بۆیان و ینی دخول عامیان بۆ نەکات وەکو تەعویزێک وەکو لایەنێکی دەرونی و دافعێکی دەرونی هاوکاریان نەبێیانی بۆ جێبەجێکردنی دخولی عامی خوێندکاران ئێمە وەکو لەقی زانکۆکانی سلێمانی و وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەموو پشتگیریەکەکەین و هەموو پێداگریەکەین و هەموو هەوڵێکی خۆمانەیە ئەدەین لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ڕێگەی سەرۆکایەتی زانکۆکان لە ڕێگەی کۆلێژەکان لە زانکۆ حکومی و هەلێکان بۆ زیادکردنی کورسی خوێندن کە ئەمەش هەواڵێکی خۆشە مژدانەیەکی خۆش و جەژنانێکی خۆشە کەم لێرەوە بە خوێندکارانی پۆلی 12 دەم ینی هەوڵ درێ بەڕاستی کورسی خوێندن لە خوێندنی باڵا بۆ پلانی وەرگرتنی ساڵی 2020 بۆ 2021 بە کورتیش ئەگەر وەڵامە بیتەوە یەک بابەتی دیکە هێستا خوێندکاران ئەڵێن لە حاڵەتێکی دەرونی زۆر ناجێی جیران لەسەرەوەی نازانن یان هەندێک مامۆستا هەیە ئەڵێ من نە پرسیاردا دەدرێم نە دەچمە تاقیکردنەوەی یەکی شەشەوەی کە وەزارەتی پەروەردە دایناوە ئەم بابەتتان گەیاندۆ بۆ وەزارەتی پەروەردە بڵێن خوێندکاران دەرونێکی وا ناجێگیرە نازان سعی بکەن یان نەیکەن امتیحان ئەکرێ ڕۆژی یەکی شەشیانە مامەساڵی من موچەم پێ نەدرێ من ناچم امتیحانەوە مەجبور نیم مەموچەی مانگی یەکی ئەم ساڵم پێ نەدراوە بەڵێ بەنسبەت ئەو پرسیارە ینی دڵنیایی کە بیدا بەڕاستیەوە جیهەتی معنی ئەبێ لە هەم وەزارەت بە هەم بەڕێبەرایەتی گشتی پەروەردەکان ئەبێ ئەو دڵنیایی بدا بە قوتابیان و بە خوێندکاران کە پرۆسەی خوێندن بە شێوازێ بەڕێوە دەچێت و ئەوەیشی کە هەیە وەزارەتی پەروەردە بەڕاستی دوو ئاسی دیاری کردەوە بۆ خوێندکارانی پۆلی 12 بۆ 1 هەتا 11 تا قۆناغە ناکۆتاییەکان و لابردنی ئیمتیحانی نیشتیمانی یاخود بە کالۆریا لە قۆناغی نۆی بنەڕەتی ینی بەس شێوازی ئیمتیحانات ماوە ئەپەڕنەوە ئیمتیحانات و هیچ پرۆسەیەک لە ناو کەمپاکانیان وەکو خوێندن بەڕێوە ئەوشی پەیوەندی هەبێ بە زانکۆکانەوە بەڕاستی وەکو ئەو بەیانی کە لە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا دەرچووە بڕیارە لە 30 مانگ لە 30 مانگی 5 وردە وردە دەست بە خوێندنی ناو کەمپەسەکان بکرێ کە مەژ ئەهلاتی زانکۆکان و تایبەتمەندی زانکۆکان و قووەتی دارایی زانکۆکان بەڕاستی وەکو یەک نییە و ئێمە بەڕاستی وەکو زانکۆی سلێمانی ینی ڕەنگە کۆمەڵە دووچاری کۆمەڵی گیر و گرفت بینەوە بەهۆی هاتنی وەرزی هاوینە و بەهۆی هاتنی وەرزی گەرماوە کە بەڕاستی نەتوانین و لە تەحملمانە بێ ئەو بابەتە تێپەڕێنین بۆیە پلانی ئەوەی کە هەبێ بە چەند هەفتەیەک خوێندن لە ناو کەمپەکانە بکرێ و دواتر ئیمتیحاناتی فاینەڵ و ئیمتیحاناتی کۆتایی بکرێت لە بێنا ئەوەی کە خوێندکاران ساڵی خوێندنیان نەفەوتێ بەڕاستی بەنسبەت زانکۆی سلێمانی یەک کورتەوە بەمێ زانکۆی سلێمانی خاوەنی نزیکەی 28000 خوێندکار کاتمان نەماوە ینی ڕۆژێک لەوانەیە سەرۆکی زانکۆیە کەسێک بانکەین ئەم تەفاسی لەمان لەوانەیە باتێ زۆر سپاس بەڕێز رامیار عومەر کارگێڕی لەقی زانکۆکانی سلێمانی زۆر سپاس بۆم تۆرەی بەرنامەکە لەگەڵمانە بووی دەچینە کفری بە شوەیەکی ڕاستەوخۆ پاملێرمان حەیدەر ئەحمەدمان لەگەڵایە حەیدەر ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە کفری چین هەموو کاتێکتان باش من ئێستا لەسەر بەندایی باوەشا سوارم خودزانی وەرزی هاوین لە کفری دەستی پێ کردووە لە گەرمیان هەر دوای ئەم ڕاستە خۆی دەبێت بچی تاوێک مەلەیش بکەیت لە بەرەوە فێنک بیتەوە لە بەرەوەی پلەکانی گەرما زۆر بەرزبوونەوە دەچێت لێرە لە بەندایی باوەشا سوار ماوەی چەند ڕۆژێکە رێکخراوی هاوکاری ئەڵمانی لەگەڵ شارەوانی کفری و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان پرۆژێکی گەورەیان دەست پێ کردو تا بڵێن پرۆژەیەکی سەوزکردنی بەندایی باوەشا سواریان دەست پێ کردووە کەمە دوای ئەوە تێت لە ماوەی دومانگی ڕابردوودا لە سەردەمی کۆرۆنەدا شارەوانی لە ڕێگەی ئامێرەکانی و هەروەها بە هاوکاری بە ڕێبەرایەتی شارەوانی گەرمیان ڕوبەرێکی فراوانی زەوی تەخت کرد چونکە بەشێکی زۆری هاوڵاتیانی سنوورەکە بۆ گەشتکردن و سەیرانکردن ڕوو دەکەنە بەنداوی باوەشە سوار بەڵام نەبوونی هیچ پرۆژەیەک نەبوونی پرۆژەی گەشتیاری خێزانی گەنجانە یەکێک بوو لە داواکاری سەرەکی لە ئێسادا و پرۆژەیە پرۆژەی سەوزکردن و چیمەنکردن و دانانی کورسی و شێوازێک لە ئەوەی کە هاوڵاتیان بتوانێت بۆ ساتێک پشودان لێرە ڕووبکاتە بەنداوی باوەشە سوار دەستی پێ کردووە هەر دوێنێ پرۆژەی بڵێن دانانی بۆڕێکان و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا پرۆژەی دابشکردنی نەمامەکان بەسەر ئەو شوێنەی کە دیاریان کردووە ئەنجام بدرێت کامە پرۆژەیەکی گرنگە بە ئاراسی سەوزکردنی بەنداوی باوەشە سوار و هەنگاوێکی باشە لەوەی کەوا هاوڵاتیان بتوانن لێرە بمێننەوە نەک بێن سەردانیکەن و بگەڕێنەوە سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمێ ئاماژە بە هەواڵێکی ترسناک بکەم لەوەی کە لەگەڵ هاتنی وەرزی دروێنە واتە وەرزی هاوین و دروێنەی گەنم و جۆ و دانوێڵەی جوتیاران دیاردەی ئاگرکردنەوە یاخود سوتاندنی دەغڵودانی جوتیاران بە تایبەت کوردەکان دەست پێ کردووە من وەکو ئامارێ یاخود وەکو زانیاریە ناوچەی داودە وەربگرێم ناوچەی داخوک وەربگرێم ناوچەی خانەقین و جەلەولا و شوێنەکانی دیگە وەربگرم کە ئەوە تێبینی دەکرێت بە ئاراسەی سڕینەوە و یاخود ئاوارەبوونی کوردی ئەو ناوچانە دەست پێ دەکات لەوەی کەوا
جگەلەوەی بەشێک لە هاوڵاتیان بە هۆکارەکانی دوای لێکەوتەکانی دوای ڕیفراندۆم و کشانەوە و نەمانی پێشمەرگەکە و ناوچانان بەشێکی هاوڵاتیانی کورد لەو ناوچەنە نەمان بەڵام بەشێکی دیکە لەبەر بژێوی ژیانیان و کشت و کاڵ و ئاژەڵداری و یاخود دەتوان بڵێمە دانەوێڵە ماونەوە لە ناوچانە بەڵام ئەم هۆکارانەی ساڵانی ڕابردوو و ساڵی پار و ئەم ساڵ ینی جەنگێکی مەترسیدارە لەوەی جگە لە دەغڵ و دانەکانیان دەسووتێنێت باوک و دایک و هەروەها جوتیارەکانیش دەکوژن ئەمە بەڕاستی هەنگاوێکە ینی شەوی ڕابردوو لە نزیک داقوق زیاتر لە 50 نمزەوی کشت و کاڵی سووتێنراوە لە ینی لە ئامارەکانی ڕۆژانی ڕابردوو کۆ بکەرەوە زیاتر لە 300 نمزەوی دانوێڵە گەنم و جۆ سوتاوە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە چونکە ئێستا وەرزی سەرەتای وەرزی دروێنێ ئەگەر بێت و لە مانگەکان و ڕۆژەکانی داهاتە بەردەوام بێت بۆ ینی مەترسی لەوە دەکرێت کە دیموکرافیای ئەو ناوچانە ینی بە شێوازێک بکۆڕێ هەموو جوتیارە کوردەکان لەو ناوچانە نەمێنن چونکە لە هەر لە خانەقین لە ماوەی هەفتەی ڕابردا 4 هاوڵاتی کوژراوە هەمووشی کوردن و جوتیارن و جگە لەوەی خۆیانیش دەکوژن لە هەمان کاتیشدا ینی کەرەستەکانیان ئامێرە مەکینەیە تراکتۆرە بڵێن ئامێری کێڵاندنی زەویەکانە ئەوانەیشە دەسووتێنن کە ئەمە بەڕاستی ینی ئامارەکان و هەنگاوەکان مەترسیدارە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد ینی بەتایبەت ئەندامانی پەرلەمانی عێراق ئەوانەی کە لە سنووری بڵێن حکوومەتی ناوەندی کارەکان بەجددی ئەم بابەتە وەربگرن بۆ پێیکەوە ئەو ناوچانە ناوچی کێشە لەسەر و بەپێی دەستوری عێراق هێشتا یەکلایی نەبووەتەوە بۆیە ئەکری ئەم هۆکارانە بە شێوازێکی گرنگ و گەورە وەربگری لەوەی کە بتوانانی داخوازیەکانی کورد لەو ناوچانە جێبەجێ بکرێت کە من دەمێ ئاماژە بە هەواڵێکی پەرلەمانتارانی کوردی کەرکوک بدەم کە بە خۆشحاڵیەوە هەندێک هەنگاو هەیە لە کەرکوک یاخود لە قەزای داقوق بەتایبەت دەنرێت بۆ ئەوەی کەوا کورد بسڕنەوە بەڵام ئەو هەوڵانە توانویەتی بەشێکی زۆری ئەوانە ڕێگری بکە من دێمەوە بۆ کفری کۆمیتەی خوێندکارانی کفری خولی شەوانی مانگی ڕەمەزانی کردوتەوە کە بە درێژای مانگی ڕەمەزان بەردەوام بە ناوی خولی تۆپی پێی شەهیدانی سێدارە کە بۆ ماوەی 1 مانگ بەردەوام دەبێت ئەمە کۆی زانیارەکانی هەواڵی سنووری کفری بوو من دوای زانیارەکان دەگەڕێمەوە بۆ مەلەکردن لە بەنداوی باوەشە سوار زۆر سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیارەکانە دەچینە تەوەری سێمی بەرنامەکەمان لە تەوەری سێمی بەرنامەکەمان قسە دەکەی لەسەر دەستپێکردنەوەی خولەکانی تۆپی پێ لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی کە ئێستا زیاتر خەڵک فۆکسی لەسەر و بابەتانێ و بیبینی ئەو یاریانە بڕیارە سبەینێ بە فەرمی خولی ئەڵمانی دەست پێ بکات هەردوو خولی پلە 1 و پلە 2 جگە لە خولی ئەڵمانیشانی خولی کۆریای باشووریش ئەوش دەست پێ دەکات بەڵام خەڵک زیاتر چاودێری خولە ئەوروپیەکانە کاتۆکلەوانیکەوە رووسیا سپیش خولی هەڕانێک گیراوە هەر بەردەوامانی سبێنەوە یاریانە هەیە کە خەڵک بتوانە بینەریان بێت لە بڕیارە لە ڕۆژی 9 شەشیش کاسی ئەڵمانیاش دەست پێ بکاتەوە وە خولی ئیسپانی ئەمانە بڕیارن ینی خولی ئیسپانی و ئیتالی بڕیاری تەواوەتی نەدراوەکە لە خولی ئیسپانی لە 2 شەش دەست پێ بکاتەوە و لە خولی ئیتالیش لە 13 شەش دەست پێ بکەنەوە ئەمانە نەبوونەتە بڕیاری کۆتایی هەریەکە لە خولی ئیسپانی و خولی ئیتالی بەڵام ڕاهێنانەکان دەست پێکراوەتەوە لە هەردوو خولەکەدا بۆ مەبەستا بوو گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بەرنامە ڕیزبەندی یانەکان و دەستپێکردنەوەی یاریەکان ئایا چێژی جارانی دەبێت بەبێ هاان دەربێ چ گرفتێکە بێگەر بێ هاان دەربێ بە تایبەتی لە ڕووی داراییەوە بۆ یانەکان کە زۆریان گلەیان هەبوو تا ئێستا پریمەر لیگ خولی ئینگلتەرا دەستی پێ نەکردووە لەبەرەوەی کە یانەکان زۆر گلەیان هەیە لەوەی کە ناتوان بەبێ هاان دەر ئەو خولە دەست پێ بکەنەوە بۆ مەستە میوانداری بەڕێ سەرکار حاجیمان کردووە کە ڕۆژنامەنووسی وەرشیە کاک سەرکار ڕۆژ باش سبێنە خولی ئەڵمانی دەست پێکاتەوە پێت وایانی وەکو ڕۆژنامەنووسێکی وەرزشی ئێستا چوو لە ڕووی توانای جەستەیەوە بێ دوای ئەوەی کە چەند مانگێکە بەیانی یاریزانەکان لە کەرەنتینایە بوون لە توانای جەستەی یاریزانەکان ئامادەیانتیایە کە بۆی بچنەوە ناو خولەکە دەست پێ بکاتەوە بەبێ هاندەرەیش خولەکە ئەو تام و کێشەیە بێ سەرەتا کاگێ ڕێبین بەیانی بە ڕێزت باش سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی گەوری کوردستان کەناڵی دایک بێگومان کاگێ ڕێبین دەسەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە خۆ دەزانی بە شێوەیەکی زۆر خراپ پەلاماری ئەوروپاییاوە تۆپی پێش بەشێک نییە ینی پشکی شێری ئەتوانی بڵین
پشکی شێری بەرکەوتۆ سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆناوە سەبارەت بە دەستپێکردنەوەی خولەکانیش ئێستاوەکو جەنابەت ئاماژەت پێ کە چەند ڕۆژێک دیاری کراوە ئەوەنی ئەوەنە مەسەلەن فڵان ڕۆژ دەست پێ دەکاتەوە ئەمە هەر لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم برارانە ئەدرێ ئەم قەرارانە دراوە جاری وایە بۆ پرفرۆشتنی ڕۆژنامەکانە ینی زۆر باسیەوە دەگرێت کە هەفتەی داهاتوو دەست پێکاتەوە لە سەرەتای دروستبوونی ڤایرۆسەکە و بکە بە تایبەتی ئەو یاری ناپۆلی و بەرشەلۆنە و ئەتلەتیکۆ مەدرید و لێڤەرپوڵ لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ئەمە کاریگەریکی زۆر تاویە بوو بەسەری کە ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوەتی لەموو ئەوروپایە بڵاو بێتەوە یعنی یەکێی تۆپی ئەوروپا و تەنان هەر چواریانەکەش کۆکن لەسەرەوەی کە سەبەبی بڵاوبوونەوەی ڕێسی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەوروپا و بە تایبەتی لە نێوان یاریزانان و یاریگاکانە ئەو دویارێ بوو کە یەکێ بۆ لە یاریگریکەکان لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا سەبارە بووی کە خولی ئەڵمانی ڕۆژی شەمە دەست پێ دەکاتەوە لە ئێستادا یەکێی تۆپی ئەوروپا چۆڵێ جەمعەیەکی دروست کردەوە کۆمەڵەیەکی دروست کردووە چەند بڕیارێکی دەرکردەوە بۆ یانەکان و بۆ کارگێڕی یانەکان و بۆ یاریزانەکان کە خۆی لە 22 خاڵات دەبینێتەوە بە سێ قۆناغی جیاواز ئەبێ یاریەکان دەست پێ بکاتەوە یەکێ لەوانە کە یاریزان کە ئەچێ بۆ تەمرین ئەبێ بە سیاری تایبەتی خۆی بڕوا نابێ هیچ کەسێکی لەگەڵا بێ یاریزان نابێت لە ناو یاریگادا خۆی بگۆڕێ دەبێت لە ناو ئۆتۆمبیلی تابەتی خۆی بگۆڕێت و اینجا بێت ناو یاریگاکەوە دواتر یاریزان دەبێت لە ماڵەوە درێس و جلەکانی پشووە اینجا یانەکان ئێستا یەکی تۆپی ئەوروپا بڕیارەکانی دەرکرد ئەبێ یانەکان لە کاتی ڕاهێنانەکان بۆ خۆ ئامادەکردن بۆ یاریەکانیان دەبێ یاریزانەکان لە دوو بەشی یاریگادا یاری بکەن نایە بە کۆمەڵ بەیەکەوە بن لە کاتی بەڕێوەچوونی با بڵین ڕاهێنانەکانیش ئەبێ یاریزانەکان دوو مەتر لەیەکەوە دوور بن دواتر بە هیچ شێوێ دوو لە ڕووی جەنابەت و بینەر نابێ یاریزان بە هیچ شێوێ تفکا لە ناو یاریگادا و لە کاتی بەڕێوەچوونی یاریەکانیشدا ئەمە قۆناغە سەرەتایە قۆناغی یەکەم ئەبێ ڕاهێنانە تاچیەکان کە هەموو یاریزانێت ڕاهێنەری توانای جستەیی تایبەتی خۆیە دواترە چێتە قۆناغی دووەمەوە کە ڕاهێنانی بە کۆمەڵە ڕاهێنانی بە کۆمەڵەکە ژوک و ئاماژەم پێیا ئێستا ئەگەر 22 یاریزانەکە هەموو یانەیەک دووسێ یاریگای گەوری هەیە هەندەر ئەو چێژەی ئەوێ بەبێ هەندەر بە دڵنیاییەوە ئێستەیانێکی گەورەشە بۆ ئێستا یەکێ لە کێشە گەورەکان کاگڕێبی بۆ نمونەتۆ هەندەری ینی مانونایەتی دی ینی لە سەرەتای دەستپێکی پریمەلیگەوە تۆ کورسی تایبەتی خۆدە ینی زۆر هەندەرێ لە ئەوروپا بە درێژایی مەوسیمەکە بلیت تکتی خۆی کڕیوە تکتی خۆی کڕۆ کورسی خۆی دیاریکرا ئامادە بێ ئامادە نەبێ ئەو کورسی کاگڕێبینە کە بۆ سێری یاریانی مانونایەتی ئیلا ئاخریە جیانی هیچکە بێ بێگومان ئێستا هیچێ لە کێشارە گەورەکانی یانەکان کە دوو توانای جستی ینی توانە ئێستا ئاخیر یاریکە کراوە لە خولی ئەڵمانی یانزەی سێ بووە ینی ئەمە زیاتر لە 2 مانگە و هێندەش نابێت دەستیان کردوەوە بە ڕاهێنانەکان توانای جستی یاریزانەکان کاگڕێبین لە زانستی ڕاهێنان و لە تۆپی پێدا حاڵەتێکەیە هەج یاریزانێک سێ هەفتە لە یاریگاکان دا ببڕێ نیشانی پرسیارە چێتە سەری یعنی لە ڕووی توانای جستەییەوە کاتێکی زۆریە تا ئەو یاریزانە توانای جستەیی بۆ گەڕێتەوە بێگومان خۆم یاریزانانش کە لە ماڵەوە بوون لە ماڵەوەش خۆ ئەوان ینی یاریگای تایبەتی خۆیانەیە هۆڵی ڕەشاقی تەمرینکردنی خۆیانەیە هەموو یاریزانە ڕاهێنەری خواردنی تایبەتی خۆی هەیە ڕاهێنەری توانای جستەیە بەڵام ناکاتەوەی کە لەگەڵ یانەکەدا بە کۆمەڵ یاریکە ئەم لە ڕووی دەرونیەوە یاریزانەکە ئاسوودە نیە بێگومان کاریگیری ڕاستەخۆی تاوی هەیە لەسەر توانای جستەیی یاریزانەکان و ئێستا یەکێ لە هەرە کێشە گەورەکان کە دوو ڕۆژێکە لە سوسیال میدیا باسێک لە ڕۆژنامەکانی ئەوروپەکایکی لە ڕاهێنەرە گەورەکان خۆزێ مۆرینۆی ئەڵێمە مانگێکمانەیە بۆی پریمەلیگ دەست پێ بکاتەوە من نەموتۆ نابێت پریمەلیگ دەست پێ نەکاتەوە هەڵمەوەشێت هەرچەنەمە بڵین درویەکە بە دەمی مۆرینۆوە کراوە دوێنێ لە کۆبنەوەی ڕاهێنەری یانەکانی پریمەلیگی ئینگلیزیدا هەتا لە لامپارد و لە گواردیۆلاش تووڕە بووە لە کاتی گفتوگۆکانە کە ئەمە بەپێی قسەی ڕۆژنامەکانی زەسەن و زەسەنی بەریتانیا کە بازەوە دەکات کە خۆزێ مۆرینۆ ئەڵێ ئێمە مانگێکمانەیە بۆ ئەوی یاریزانەکان بێنەوە توانێت جستەیی خۆیان ئێستا تۆ ئەم یاریزانانە 2 مانگە بێ لە تۆ پێدا بڕاون لە زانستی ڕانانە تۆ باسی سێ هەفتەکە باسی هەفتەیەکە ئەگەر یاریزانەکە لەسەر کورسیە دەکدانیشێ لە یاری داهاتوودا هەمومان بینیمانەگە جەنابەت و بەڕێست و بینەرەکان
بینەری تۆی پێ بن ئەزانێت کە لە ڕووی توانێت جستەی یاریزانە ئامادە نیە ناو یاریگاکاندا ئیتر چ جاگە لێنەمیسی بێ خولی ئەڵمانی بە تایبەت ینی ئێستا کێبڕکێکی گەورە هەیە لە بینیان بایر مونخ 55 خاڵی هەیە بۆسیا دۆتمۆند 51 لایزیگ 50 خاڵی هەیە بۆسیا مشکلات بەڵێ 49 خاڵی هەیە و با لیڤەرکوزنی 47 ینی ئەمانەی کە نزیکن لەیەکەوە شاڵکە لەوانێت تۆزێک دوورتر بێت وە 9 هەفتە ماوە ئەم بابەتانە ینی کێبڕکەیەکی بەهێز هەیە سێرەکەی ینی ئەوەندە نزیک نین بەڵام خولەکەش دەست پێکاتەوە خولێکی وەکو فەڕەنسی یا فەڕەنسا ئێستا کۆتایی پێهێناوە هۆڵندا خولیان بە ڕسمی کۆتایی پێێناوە بەڵام هەست ناکەی بۆ زوڵمێکی گەورە لە یانەی ئەلکەمار کرا لە خولی هۆڵندی لەگەڵ ئاکس ئەمستردام هەردووکیان 56 خاڵیان هەیە بە جیاوازی خاڵ ئاکس کرا بە پاڵەوان ئەمە زوڵمێکی دیکەی تۆ بە دڵنیاییەوە زوڵمێکی گەورەیە بە دڵنیاییەوە بە بابلین خولی فەڕەنسی و خولی هۆڵندیش پەلیان کرد هەر سەبارە بە قسەکی بەڕێز بە پرسیارەکەی بەڕێزت لە ئێستادا سەرۆکیانی لیۆنی فەڕەنسی کێشەی هەڵۆشانەوەی خولی فەڕەنسی بردوۆتە دادگای سکاڵی تۆمار کرد لە پەرلەمانی فەڕەنسا ئەم بابەتی بردوۆتە پەرلەمانی فەڕەنسا و ئەڵێمە بە هیچ شێوەیەک واز دەمافی خۆمان نەهێنین کە لێستادا بە شێوەیەکی باڵین ئۆتۆماتی ینی پاریس سن ژەرمان بۆ بە یەکەمی خولەکە بەڵام لە ئێستادا تۆ ئەگەر کاگێ ڕێبین ئەگەر یەکەمی خولەکەش نەبێ ئەم یانەیە یاری بۆ یاری پارە وەرەگرێ هەم لە ڕووی سپۆنسەری کۆمپانیەکانەوە لە ڕووی داهاتی بابلین بەخشی یاریەکان ئامادەبوونی هاندەران لە ناو یاریگاکاندا بۆی ئێستا هەتاکی تۆپی ئەوروپا ئەوڕشی کە بینەری تۆپی سریان لەوە هات کە بۆ زوویە خولی فەڕەنسی خولی هۆڵندی بڕاریانەکە خولەکە هەڵبۆشێتەوە سەبارە بە دەستپێکردنەوەی خولی ئەڵمانیش کاگڕێبین ئەمە یعنی کۆتاییێنانە بە کات کۆتاییێنانە بە خولەکان بە شوویکی سەرە ئیتر ئایا لە هەفتەکان کاتەمەوە نەماوە لە بڕیارە خولی ئیسپانیش 2 و سیانزەی 6 خولی ئیتاڵی دەست پێ بکاتەوە ئەمە بڕیاری کۆتاییان لەسەر دراویان کاگڕێبین ئەمە بەس ڤایرۆسی کۆرۆنا قەرارەکەی خولی ئیسپانی و خولی ئیتالی و خولی ئینگلیزیکە قسێگەیە کە یەکی 6 خولی نزیش دەست پێکاتەوە بەڵام من دوا قسم بۆی کاتی بەڕێزی شنەگرم ڤایرۆسی کۆرۆنا بڕیارەیە کەی خولەکان دەست پێ دەکاتەوە ئەمەمی قسەی ڕۆژنامەکانی ئەوروپایە هەموو ڕۆژنامەیەکیش ترشخێ بۆ بابەتەکانی خۆیکا بۆی پرفرۆشتنی ڕۆژنامە بێ بەڵام تاکو ئێستا بڕیاری سەتحی نەدراوە ئایەکەی خولەکان بە تەواتی دەست پێ دەکاتەوە اینجا ئێستا کێشێکی زۆر گەورەتری ژەیە چوونی دکتۆری یانەکانە بۆ خزمەتکردنی لە نەخۆشخانەی لە وڵاتەکانی خۆیانە ئایا ئەم پزیشکانەکە گەڕێنەوە بۆ یانەکانیان دووچاری ڤایرۆسی تۆ تەنهامیش یاریگاکە هەر کرێت بە نەخۆشخانەیەک و ئیستا ئەو شخصانی تیا ئەو کەسانی تیا کە کەرەنتین کراون و کە دووچاری نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بوو بۆیە لە دوا قسەیە ڤایرۆسی کۆرۆنا بڕیارەیە کەی خولەکان دەست پێ دەکات خۆ لەوە چ خولی ئەڵمانیش عفونکە لەوە چ خولی ئەڵمانیش ڕۆژ شەمە دەست پێ بکاتەوە بەڵام ئێستا لەو چ هەفتەی داهاتوو یاریزان دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بێت هەرەکو ینی ڕێڵبەتی سکەیستایی بینین 5 یاریزانی دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بۆتەوە ئێستا ژێر چاودێری وردی پزیشکیان بەڵام ئایا بەم یاریزانانە تۆ توانی خولەکان دەست پێ بکەیتەوە باشە زۆر سپاس سەرکار حاجی ڕۆژنامە سوێرسی زۆر سپاس بۆم تۆرێ بەرنامەکە کە لەگەڵمان نەبوویت سپاس دەکەین دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بڕگەی وەرزشیە ئەمڕۆ کۆمەڵێک وەرزشی ترمان ئامادە کردووە بۆ ئەو کەسانی کە ئاستیان پێشکەوتو و ئاستیان بەرز و مامناوەندە پرۆگرامێکە بە ناوی تاباتە لە کۆمەڵەوە وەرزشێکی جیاواز پێکهاتووە کە جێگرەوەیە بۆ وەرزشەکانی کاردیۆ و لە هەمان کاتیشا دەبێتە هۆی گەشەکردن و پێشخستنی لایەنی هێزی ماسوولکەیی ئەم وەرزشە یاخود ئەم پرۆگرامە لە 8 مەشقی جیاواز پێکهاتووە هەر مەشقێک 20 سانیە بەردەوامە بین و لە نێوان هەر مەشقێک بۆ مەشقێکی تر 10 سانیا ڕێز وەرەگرین لە دوای تەوابوونی هەر خولێک دەتوانین یەک خولەک ڕێز وەربگرین و ئەمە 8 جار دووبارە بکەینەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. Round 1. I've been watching you.
1, break. Three, two, one, go! Round 2. Break. Good work. 3, 2, 1, go. Round 3. Break. 3, 2, 1, go! Round 4. دەچینە لای کۆتاتەوەری بەرنامەکەمان لە کۆتاتەوەردا گفتوگۆ دەکەین لەسەرەوەی کە ئەمڕۆ ڕۆژ لە نەتەوەیەکگرتووەکان ئەمڕۆ دانراوە بە ڕۆژی جیهانی خێزان. دوو بابەتی سەرەکی هەیە کە گفتوگۆی لەسەر دەکرێت لە ئەم ساڵدا. خۆی ئەم بابەتە کە دانراوە 25 ساڵ تێدەپەڕێت بەسەر بەیاننامەی کۆپنهاگن و هەروەها بەیاننامە و کارکردن بۆ جێبەجێکردنی کارەکانی پەکین کە کۆنگرێک بوو سازکرا لە پەکینی پایتەختی وڵاتی چین. بابەتەکان ئەم ساڵ کە ساڵانە تێگرتوەکان چەند خاڵێک دیاریەکات قسە لەسەر بابەتە کرێەوە کۆنگرەی لەسەر سازەکات، بەڵام ساڵ بۆی کۆڤید-19 نەتوانراوی کۆنگرێک ساز بکرێت. بەڵام دوو بابەتی سەرەکی هەیە کە لە سەرتاسەری جیهان گفتوگۆی لەسەر دەکەن لە بابەتی خێزانی. یەک لەم کاتەی کە ئێستا کە قەیرانی کۆڤید-19 و دابەزی نرخی نەوت هەیە تەنگەژەیەکی ئابووری گەورە ڕوبەڕووی خێزانەکان بووەتەوە. باس لە قەیرانی ئابووری و کاریگەری لەسەر خێزانەکان دەکرێت. خاڵی دووەمیش باسەوە دەکرێت هاوکاریکردنی و خێزانانەی کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتیانەوە و نەخۆشیان هەیە و کەسانی بەتەمەنیان هەیە. بۆ قسەکردن لەسەرم بابەت و چەند بابەتیشی دیکەی پێوەست بە خێزانی ناو کۆمەڵگەی کوردی خۆمان میوانداری بەڕێز لەنیا سەڵاحمان کردووە کە مامۆستای زانکۆی و خوێندکاری دکتۆراشە. مامۆستا ڕۆژ باش بەخێربێن. مەمنونم. ئەو بابەتەی کە نەتەوەیەکگرتووەکان دیاری کردووانی هەردوو بابەتەکە پەیوەندی بە خۆمانەوە هەیە. چ لەوەی تەنگەژەیەکی ئابووری گەورە ینی ڕووی کردووە ئێستاوە بۆ نزیکەی 60 ژێ ئەنی موچە وەرنەگیراوە، خەڵک کەرەنتین کراوە، هاوکاری دارایی نەکراوە، کار لە بازاڕا کەم بووتەوە. خێزان لەم کاتا چۆن دەتوانێت بنەمایەکی پتەوی هەبێ؟ زۆر سپاسی تۆ دەکەم. سەرەتا هیوای تەندروستێکی باش بۆ هەموو خێزانێک دەخوازم. بەتەکیید ئەم بارودۆخی کە ئێستا تێکەوتوین بارودۆخێکی زۆر دشوارە لەبەرەوەی کە لە ڕووی جیانەوە لە ئێستاە باری ئابووری زۆر خراپە. بەڵام سەرەتا ئەمەیە باس لەوە بکەم کە هەموو ساڵێک لە 15 لە جیانە ڕۆژی گیانی خێزانە. لە جیانە بەگشتی باس لەوە دەکرێت کە خێزان زۆر گرنگە و خێزان دەورێکی زۆر گرنگ دەبینێ بۆ کۆمەڵگە. بێگومان یەسەوە نەکردوەکانیش هەستاون بەوەی کە ساڵانە ئەم یادە بکەنەوە بۆ ئەو کەسانەی بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتن یاخود نەخۆشی دەرونیان هەیە یاخود گیرروگرفتیان هەیە. سەرەتا هەستاون بە دامەزراندنی ئەم ساڵیادە بۆ ئەو خەڵکانە بۆی کە بۆ نمونە لە زۆر خێزانە توونوتیژی هەیە. لەم ساڵەیە چی ئەکەن لەم ڕۆژەیە یادی ئەم شتانە ئەکەنەوە و هاوکاری ئەو کەسانە ئەکەن کە گیرروگرفتیان هەیە.
باش مەوەستم لە ڕووە زانستیەکەی بێ ئێستا زۆر خێزان هەیە بۆ نمونە بەداخەوە ینی پێشتر هەر لای داتاکانیش لای خۆمان ڕێژەی تەلاق و لێک جودابوونەوە لە نێوان ژن و پیاوە زۆر بوو کە ئەمە بنەمای خێزان هەڵەوە شوێنێتەوە ئەکات کە منداڵێک چەند پەروەردەیەکی هەبێت جگە لەوەی کە کۆمەڵی گرفتی زۆری بۆ دروستە بێت ئێستا لەم کاتانە خێزانێک چۆن بتوانێت بەختەوەر بێت ئەم بابەتانەی قەیرانی دارایی و ناڕێکی دەرونی و ئەمانە تێبپەڕێنێت کاریگەری نەبێت لەسەری بێگومان لە زۆربەی جاجەکانە باستەوە دەکرێت لە ئێستاە کۆرۆنا ڤایرۆس ئەتوانی باسیەوە بکەین لە ئێستایا کە ئێمە لەم بارودۆخیاتایەتی کاریگەری ئەرێنی نەرێنی هەیە بۆ نمونە کاریگەریەکانی ئەوەیە کە کۆمەڵی خێزان ڕاستە ئێستا لەم کاتی کۆرۆنایە لە کاتی کارنتینەکە لە جیان بە تایبەتی بەیەکەوەن بەڵام لە هەمان کاتیشا کۆمەڵە خێزان پەرتەوازە بوون بۆ نمونە ئەتوانی بەغسلەوە بکەین کۆمەڵە خێزان تایەتی کە نەخۆشی دەرونیان هەیە ئەم نەخۆشانە لەم کاتەیە چیان لێ هاتووە تووشی بۆ نمونە ترس و دراوکەیەکی زۆر زۆر بوون بارودۆخی دەرونیان تێک چووە بارودۆخی ئابووریان تێک چووە حاڵەتی جیاوازیان بۆ دروست بووە بێگومان ئەم شتانەش کاریگەریکی خراپی هەبووە لەسەر خێزانەکان زۆر کەیسمان هەبووە لەم ماوەیە کە بە بۆنی کۆرۆنا ڤایرۆسەوە خێزانەکان ئەگەر گیرگرفتێکی بچووکیان هەبوو بێ بە بۆنی ئەوەی کە ئەم ماوەی هەر لە ماڵەوە بوون هەر بەیەکەوە بوون گیرگرفتەکان بەجاخەوە گەورەتر بوون بەڵام دەکرێت بوترێ هەموو شتێک چاری هەیە و هەموو شتێک دەتوانی بدوێی لەسەری بووی کێشەکانت چارەسەر بکەیت چۆن ینی ئێستا بۆ نمونە تۆ وەزان اختصاسەکە سایکۆلۆژی دەرونیشە ئەم بابەتانە چۆن تێپەڕێن ینی بڵین قەیرانی دارایی واز لێ بێنم نادەرونی ئەم ناجێگیری دەرونی و بابەتی کۆمەڵێک گرفتی زۆر ئێستا بەرەوکی گرتوین چۆنم بابەتانە تێپەڕین بۆی خێزانێکی بەختەوەرمانە بێ بێگومان پرسیارەکە زۆر جوانە زۆر سپاس دەکەم بۆ ئەوە زۆر بەجاخەوە ئەڵێم لە کۆمەلگای ئێمەوە لە جیانە بە تایبەتی ئێستا بە بۆنی تەکنۆلۆژیاوە خێزانەکان پەرتەوازە بوون بۆ نمونە لە خێزانێکە ئەبینی دوو مناڵیتە یاخود سێ مناڵیتە یاخود دایک و باوکێک دانیشتون لە جیاتی ئەوەی گفتوگۆ بکەن زیاتر پەنا ئەبن بۆ تەکنۆلۆژی پەنا ئەبن بۆ یاریەک کە ئەیکەن یاخود پەنا ئەبن بۆ پرۆگرامێکە سیرەکەن کە بە شێوەیەکی زۆر نەرێنی کاریگەریان لەسەر ئەکات بەڵام تۆ پرسیارەکە زۆر جوان بوو چۆن ئێمە بتوانین ئەم خێزانە پێکەوە بنین یاخود ئەم خێزانە بەختەوەرکەین ئەمە ئەتوانین بە کۆمەڵە شێوە بکەین بۆ نمونە ئەم خێزانە لە جیاتی ئەوەی هەمیشە شتە تەکنۆلۆژیەکان بەکاربێنن یاخود ئاماری تەکنۆلۆژیەکان بەکاربێنن کاتێکی زۆری پێ بکوژن ئەتوانن بۆ نمونە کاتیان ڕێک بێتەوە بەیەکەوە زیاتر گفتوگۆ بکەن کێشەکانیان حەل بکەن و زیاتر بۆ نمونە ئەگەر بیرت بێ پێش ئەم بواری تەکنۆلۆژیایە خەڵک زۆر بۆ نمونە بەیەکەوە ئەدوان یاخود کۆمەڵە یاری هەبوو لەگەڵ مناڵەکانیانە ئەنجامیان ئەدا جەوێکی خۆشیان بۆ مناڵەکانیان ئەخۆڵقان بەڵام ئێستا بە بۆنی ئەوەی کە خەو زۆزۆکەم بۆتەوە ئەوەش تەسیرەکاتە سەر ئەسابی کەسەکان سەردەماری کەسەکان ئەکرێت بڵێن کە خەو زۆزۆ گرنگە بۆ ئینسانەکان بۆ پێویستەکات کاتیان هەبێت بۆی کە بنون واتە لە کاتێکی گونجاوە چ کاتێک پێویستەکە بخەوید زۆر مناڵ هەیە بەداخەوە کاگڕێبین ئەڵێم هەتا سەعات 5 بەیانی ئامری تەکنۆلۆژیەکان بەکارێنن واتە بەشەو بەخەبەر شەرتیانی ئەم بابەتانە بێگومان کاریگەریان هەبێ بەڵام ڕێخستن و ڕیتمی ژیانی خۆت دەتوانی هەندێک خۆشببختی بێنی بۆ خێزانەکە هەر لەسەر ئەو بابەتە دوێنێک کەم سێرچم کرد خۆشببختترین کۆمەڵگە یا خێزانەکان لە سەرتاسەری جیهانە ئەمە بە 2 ساڵە لەسەر یەک ساڵی 2010 و 2019 ینی لە کۆتایی ساڵامە داتاکان بڵاوەکرێتەوە فینلەندایە بۆڕۆندی خراپترین ژیانیان هەیە لە ڕووی کۆمەڵگە فینلەندا نەرویج دانیمارک هۆڵەندا ئەمە دوای بە پلەی دووەم تا پێنجەمیان عێراق 126 شەهمینە ینی لە نێوجیهانە 126 ئەنی سێرەکەی لەوانەیە بۆ خێزان قرس بێ کە تۆ 126 داتایەکی زۆ دوورە ینی لە وینە قسەکەم لەسەر ینی بابەتەکەم لەسەر ئەوەیە ئێمە چۆن لە کۆمەلگایەکی هاوشێوە بژین کە لە عێراقا لەوانەیە بنەمای خێزان زۆر پتەوتر بێ
منداڵ ینی لە کۆمەڵگە ئێمەیە لە ڕووی ئاینی بڵێ لە ڕووی کللتوری بڵێ ژن و پیاوێک دەبێت زەواج بکەن اینجا منداڵ دروستە بەیانی لە شێ سای مناڵ سای خێزانەکانیانەیە بەڵام لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی لەوانەیە ئەوە نەبێ کەسێک بێ بۆی فرێندیان گەڵفرێندێکی هەبێ و مناڵیش دروست ئەەکەنەوە لە چوارچەوەی خێزانیش ئەم مناڵ کەسە پەروەردە نابێ ئێمە کۆمەڵێک بنەمای کللتوری جوانمان نییە بۆەوەی کە بتوانین خێزانێکی بەختەوەربین بەتەکیت ئەم پرسیارشمان ڕوبەڕی تۆ بێت چونکە چەند ساڵێک تۆ خۆت لە دەرەوە ژیاوی و ئاگات لە ژیانی ئەوان هەبێ بەڵێ بەتەکیت دەستخۆش بەتەکیت وایە لە وڵاتە ئەوروپیەکانە هەڵبەتە ئەوان وەکو خۆت باست کرد زۆر با بڵێن باوەڕیان بە زەواج نییە یاخود چین و توێژێکی جیاوازە زۆر جاری وایە کە مناڵێکیان هەبێت مناڵەکە دایک و باوکی نابێت یاخود ئەیەن بە خێزانێکی تر ئەم مناڵە گیر و گرفتی بۆ دروست دەبێت یاخود ئەگەر دایک و باوکەکە کێشەیان هەبێت هەمدی جارێکی تر ڕێکخراوەکان سێرەکەم زان ئەم کێشەیە بۆ دروست بووە مناڵەکە پێشکەشی خێزانێکی کە ئەکەن بۆی کە پەروەردەیەکی دروستی هەبێ بەڵام لە کوردستانە بە خۆشبەختیەوە ئەیڵەم لە عێراق بەگشتی وەکو خۆشت ئاماژت پێەیە ئەم گرفتانە کەمترە لە بەرەوەی کە لێرە هاوسەرگیری هەیە اینجا مناڵێک دروست ئەبێت بەتەکیت بەڵام لە هەمان کاتا ئەتوانین ئاماژەش بەوەکەین زۆر جا لێرە جیابوونەوە لەوانەیە ئایبە بێت لە کۆمەڵگە ئێمەیە بەتەکیت ئێستاتان بە خۆشبەختیەوە بڵێن باشترە با بڵێن خەڵک هۆشیارترە ئەم شتانە ڕوو ئەدا بەڵام لە هەمان کاتیشە زۆر خێزانمان هەیە بەداخەوە کە تونوتیژی بەکار ئێنن لە کاتێکا مناڵەکانیان هەمیشە سێری ئەماکەن وەکو بەندۆرە ئەیڵێت باس لەوە دەکات کاتێککە مناڵێک شتێکە بینێ ئەم شتە دووبارە ئەکاتەوە بۆ نمونە کە مناڵ لە خێزانێکا بێ خێزانەکە هەمیشە دەنەدەن و ئاژاوی تیابێت ئەم مناڵە چیەکات ئەم مناڵە هەڵ ئەستێت هەمان شت دووبارە ئەکاتەوە یاخود بابڵین ئەگەر من داتایەکەم کرد لە وڵاتی بەریتانیا سەبارەت بە سوکایەتی پێکردن سێری ئەوەم کرد ئەگەر مناڵێک بۆ نمونە سوکایەتی پێ بکرێت لە مناڵە دایک و باوکەکە هاوکاری بن وەکو هاوڕێی بن بۆ منە ئەم مناڵە بڕاتەوە بۆ ماڵەوە قسە بۆ دایک و باوکی کا چی لێ بەسەر هاتووە ئایا ڕێژەی ترس و دڵاوکیە لەم مناڵەیە گەورە ئەبێت گەشە ئەکا لە گەورە بوونیە داداکە ئەوەی بۆ ڕوونکردینەوە ئەو مناڵانی کە سوکایەتیان پێ ئەکرێت لە مناڵە و هیچ بابلین هاوکاریەکی دایک و باوکیان وەرناگرن یاخود هاوڕێنین لەگەڵ دایک و باوکیانە ئەم مناڵانە کە گەورە ئەبوون تووشی ترس و دڵاوکیەکی زۆرە بن واشیان لێت کەسانی تر بە بەردەوامی سوکایەتیان پێ زۆر بە کورتی گەر وڵام بیت تۆ کاتم نەماوە هەر لە نەتیجەگرتوەکان خۆی داوای کردووە کە ئەو خێزانانەی کە نەخۆشیان هەیە منداڵی خاون پێداویستی تایبەتیان هەیە یا کەسی بە تەمەن بەخێو دەکەن ئەمانە لەوانەیە تۆزێک بەختەوەریان کەمتر بێت داوای کردووە کە هاوکاری بکرێن چۆن لە کۆمەڵگای خۆمانە هاوکاری ئەو جۆرە خێزانانە بکرێن زۆر بەکورتی ئەمانی ئێمەش دەتوانین بە هەمان شێوە هەمان شت بکەینەوە هاوکاریان بکەین یارمەتیان بین ڕێکخراو دروستکەین بۆی کە ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە هەموو شەیە کار ئاسانیان بۆ بکەین ڕێنمایی دەرونیان بکەین و هاوکاریان بین زۆر سپاس بەڕێز لەنیا سەلاح مامۆستای زانکۆ خوێندکاری دکتۆرا لە دەروونزانی زۆر سپاس بۆم تۆرێ بەرنامە لەگەڵمان نبووی ماندوومان کردی سپاس دەکەین سپاس بۆی کە تاوە کوێسە بینەرمان بوو سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن و خواتان لەگەڵ و تەندروست بن و شوێکی خۆش بۆ ملایەک